جوانەکانی کوردستان و ڕاگەیاندکارە زۆر بە ئامکەکانی کورد و شاری کۆیە. شاعرێک لە زیندانەوە دەیان شعری نووسیوە بۆ کوردایەتی. شاعرێک پڕە لە زمانی کوردی و بۆ شارەزایەکی باش لە جوغرافیاناسی زمانی کوردی. وا بزانم هەر خۆشم هەر دەنگم وایە چی بکەم. وا بزانم باش ئێستا دەستپێک بۆ ئەوەی کە هەموو کاتێ ئێمە بە خوێن ڕشتنی ئەوان و بە شەهیدبوونی ئەوان ئێمە لێرە توانیوانە قسە بکەین بە کوردی، شعر بنووسین بە کوردی، بە کوردی بدوێن و خانەوادەی خانەخوێ و خانەی دانیشتنی خۆمان بە کوردی بنووسین بۆ شەهیدانی کوردستان دەقیقەیەک ڕاستی. فەرموون. بێدەوان لە شارێکەوە هاتووە، شاری حاجی قادری کۆیە. ئەو شاعری کەوا ئێمەی فێری ئەوە کرد کە ڕەت بکەینەوە، شتێکمان بەدڵ نەبوو، بۆیە نەچووە ژێڕکێفی نەبی ئاغا و کوردستانی لەگەڵ دڵی خۆیان بەجێهێشت و لەگەڵ دڵی خۆیان برد و لەوێش لە غەریبایەتی سەری نایەوە. دیدەوان خەڵکی شارێکە دڵداری هێنایەکایەوە. دڵدار ئەو شاعرێکەوە ئەی ڕەقیبی پێوتینی و ئەی ڕەقیبی فێرکردین و تامردنیش ئەی ڕەقیب بمێنێتەوە. من زۆر بە کورتی باسەکەم بۆ ئەوەی کاتەکە بدەمە کاک دیدەوانی یاعقوب. لە شارێکەوە هاتووە تایر تۆفیقی ناو ئەم شار، بۆ هونەری کوردی یەکێکە لە باڵەخانە گەورەکانی هونەری کوردی. سێوە وا بزانم کەسێکمان نوێ لە نساری سێوەدا ئاشنا نەبوو بێتین و هەناسەیەکی پڕ خۆشەویستیمان هەڵەکێشار. کاک دێدەوان ئێستا وەکو کاری خۆبەخشی دەیان شتەکات لە کۆیە خانەی کە لە پووری لە بزێڕینی دکتۆرە عەتیە دەبا بەڕێوە. ئەو شەو ئینشاڵڵا کە باسی دکتۆرە عەتیەمان کرد ئەوە کەمێک ئاماژەی پێکەین. دکتۆرە عەتیە و دکتۆرەیەکەوە یەکەم دکتۆرایە لە شاری کۆیە و یەکەم ژنی کوردە کەوا بتوانێت وەکو دکتۆرێک ژیاننامەی خۆی، بیرەوەریەکانی خۆی، یادەوەریەکانی خۆی بنووسێتەوە. لە کۆیەوە چۆن گەیشتە لەندەن و لەوێەوە چۆن هاتەوە. ئەم کە من ئەو نمونانێکەوە لە زانستا باڵا بەرز بن و لە سیاسەتیشا باڵا بەرز بن و لە خانەوادەیەکی سیاسین خۆیانەمان سێ خوشکن، هەر سێکیان دکتۆران، یەکێک لە خوشکانی خێزانی بەرهەم ساڵح. کاک دێدەوان پێشەوەی بێ بۆ ئێرە لە ساڵانی ڕابردوودا دەستەواژەکانی خاوەنی دەستەواژەکانی مرۆڤ 3300 دەستەواژەی لە جەستەی مرۆڤ نووسیوە لە با بڵێین قژی سەرەوە تا نووکی بەرپێ. لە دوای ڕاپەڕینەوە کاک دیدەوان ڕۆژنامەوانی و ڕاگەیاندکاری یانی وەکو ئیشێکی سەرەکی بۆ خۆی هەڵبژاردووە. لە ژمارەی سفری کوردستانی نوێوە تا ئەمڕۆ و ئێستاش هەر بەردەوامە لە نووسی. ئەمە بە کەس ناکرێوا بزانم ئەگەر قەڵەمێکی بتە و توانایەکی بتە و خۆنەویستی لە مرۆڤێکدا نەبێت بتوانێت لەوەتی کوردستانی نوێ ژمارەی سفر تا ئەمڕۆ بابەت بنووسێت. بەڕاستی ئەوە بە منیش ناکرێت.
ئێستا دێنە سەرەوەی کاک دێدەوان یاعقوب وەکو شاعرێک هەستێکی بەرزی شەعر توانایەکی باش لە شعریەتە توانیوێتی بگاتە ئەو ئاستەیەکەوە شان بدا لە شانی شاعیرەکانی تر ئاخر کە منە و شاعرانێکەوە بتوانن وشە لە ناو قاموسەوە وشە ناو فەرهەنگەوە بێنن لەو دەشتەوە بێننی و بەرگی شعریەت بکەن بەری جوانکاری بکەن ئەوەش بە کەس ناکرێ وا بزانم هەر لە کاک دێدەوانە ئەوشێتەوە و فەرمووی ئێستا بە ئاماژە بە دیوانەکەی بکەین ئەم دیوانە زۆرینەی شعرە سیاسیەکانی لە زیندان نووسراوە بۆیە حەزەکەم کاک دێدەوان ئێستا خۆی کە لێرەیە خۆی باسی لێ بکە عەرەب شتێکی جوانی هەیە ئەڵێ ئیذا حەضەر الماء بەطل التەیەمم کە ئاو هەبێتە من بۆ بڕۆم بە خۆڵ دەستنوێژ بگرم فەرموو کاک دێدەوان بەنەوڕۆی خۆم بەناوی خوا دەست پێ یەکەم و بەڵام ئەمەوێ بپرسم لێرە ئەم کەلەپچەیە چییە؟ بەڵێ سوپاس ئەم کەلەپچەیە ڕۆژگارێک لە ئەمنی ئینفرادی و ئەمنی شیمالی هەولێر و ئەمنی عامەی بەغدا و ئەمنی نەزارەتی بەغدا و تا حکم بوونمان ڕۆژانە لە دەستمان بووە بەشێک لە شێعرەکانم بەدەستی کەلەپچەوە گوتراوە بۆ ناڵێ نووسراوە قابلە بەدەستی کەلەپچە شێعر بنووسم گوتراوە تا دواتر لە ئەحکام خاسی ئەبوو غرێب قەڵەم و کاغەزمان کەوتە دەست لێو شێعرەکانم ئەوەی لەبەرم بۆ نووسی ئەمە ئەو کەلەپچێ ئاماژەیە بۆ گەڕانەوە بۆ ڕۆژگاری کەلەپچەکردنی هەموو گەلی کورد نەکاتەنگە ئەو تەزبیحەی ملیشم ئەگەر دیقەت بدەن ئەمە لە پشتێنی ئەو زیندانیانە دروستم کردووە قوماشی ئەنگۆرایە ئەوانی تەمەرێکیان هەیە دەزانن کە لە سێدارە دراون کاتێ زیندانیەکیان دێنا پشتێنەکان پارچە پارچە دەکرد بۆ ئەوی چاومان پێ بەستنەوە جا منیش ئەوەم تیلم کرد دواتر هۆنیمەوە دواتر کردمە گرێچن دواتر کردمە جەلە و کردمە ڕستە ئەمە 101 دنگ نییە 101 گرەیە 101 دنگ نییە دنگەکانی هاتچۆ ناکەن لە جێی خۆیان وەستاون ئەمە تەزبیحی ئەو زیندانیانەیە کە لە ساڵانی هەشتا من ئەو کاتە تەمەنم 17 ساڵ بوو لە سێدارە دەران لێرە سەردادەنوێنم بۆ ڕوحیان بۆ خۆڕاگریان بۆ دواپەیڤیان بۆ جوانیان بۆ خەباتیان بۆ خوێنیان بۆ بنەماڵەکانیان سوپاس بەڕێزان من لە وەکو مامۆستا بەرزنجی وتی لە شاری حاجی و دڵدار و ئەختەر و قاسید و دلێر و مەلای گەورە و عەوداڵ و دڵزار و خوشکە فریشتە و کەریم شارەزا و کچە کورد و ڕاجی و ڕەوف و محەممەد تۆفیق وردی و هاتووم بۆەوەی سڵاو بگێنم بە شاری شێخ ڕەزا و ئەسیری و ڕەنزووری ئەو کەرکووکەی کە کوڕانی لە هەموو پارچەکانی کوردستان خوێنیان لە پێناو کورد ڕەش ئەو کەرکووکەی خۆشەویستەکەی وای کرد دوای هاتەی داعش کوڕانی بەشەکانی تری کوردستان بێن لێرە خوێن بڕێژن من لەگەڵ کەرکووک تۆزێک سەربردەمەیە تخوا دڵ خۆتان تەنگ مەکەن یەکەمین جار کە ئێمەیان بە شەو لە هەولێر هێنا لە ناو قەفەزەکاندا بووین کە گەشتینە سەیتەرەکان زیندانەکان وتیان پێم وێ وەگەشتینە کەرکووک کە ڕەت بووین وتیان پێم وێ لە کەرکووک ڕەت بوون ئەوە یەکەم لە ئازادبوونیشمان کە مۆرێکیان لێرە دابوون لە ئەبوو غرێب هاتینە ئێران لێرە لەبەر هەویەمان پێ نەبوو لە کەرکووک هیچ ئوتێلێک وەری نەگرتین ئەو شەوە ترسان دیسان بمان گرنەوە کابراەک لۆریەکی ئاژەڵی پێبوو پێم وێ دوو شەولەوە بەر شەڕەکەی نەبیاوە کرابوو هاتوو چۆر نەبوو لە بەینی هەولێر کابرا گوتی وەرم بتان خەمە ناو ئاژەڵەکانمان ڕەنگە لە سەیتەرا ڕامان نەگرن ئەو سەیتەرەی لای پردێ ئەو یادگاری بووم یادگاری سێم لە ڕاپەڕینی 91 من و برایەکەم و خوازایەکەم هاتین لە سەربازگەی خالید شەڕ بوو ئەویان وەکو نوکتەیەکە کاتێکمان بینی دووکەڵێک هەستا و خەڵک هەڵتێ ڕوونێکیشدا
وتمانەوە چێ لە پێشەوە تێ وەڵا کاکە چیمای لێدا وەڵا کوڕ ڕامان کرد بەرەوە لێرەوە ڕامان کرد یادگاری چوارەم لەگەڵ کەرکووک لە پرۆسەی ئازادی من لە تیمی ڕاگەیاندنی کۆیە تەختەق شوان کەرکووک من یەکەم پەیامنێر بووم هاتمە ناو کەرکووک هاتمە ناو کەرکووک جا لێرە شتێکی ناخۆشەیە لاماندا بەنزخانەکەی ڕەحیمەوە کابرا ئەوەندە پێشوازی لێکردین پارەی لێ وەرنەگرتین بڕوات تەنهەبیدانی ئێوارێک کە پەیامەکەم بە تەلەفۆنی سوڕەیادا کاسێتەکەم گەیاندوو هاتینەوە بەنزینمان لێبڕاو چوونە هەمان بەنزیخانە کابراوتی وەڵڵاهی پارەشم دەنێ ناتوان دەبێت هەموو هەولێرتان کەرکووکتان تاڵان کرد نە خۆمان کرد نە ڕزگاریمان قسەکەشی دەقوا بوو قسەکەی دەقا و دەقوا بوو جا دواتر چوونە تەلەڤیزۆنی کەرکووک من ئەو کاتە لە تەلەڤیزۆن بەرنامەم هەبوو تەلەڤیزۆنی هەولێرەوانە تەلەڤیزۆنەکان بچکۆڵانە بوون کە تومەتان ناو تەلەڤیزۆنی کەرکووک ئەو کاسێت و ئۆستۆدیۆ ئەو سەروەتەم بینی بەڕاستی سەرم سوڕما کاک جەباری لێرەیە تا بەیانی ئێمە لێوە بووین بەیانی تیمێشکە لە ئێمەیان وەرگرت هەندێک کوڕی ڕانیەی زۆر بەدڵسۆزی پاراستیان جا 5 دقە لەسەر کورسەکەی پارێزگاردانی شتم وتم بزانەوە لەوتێ کورد و عەرەب هەیە لەسەر ئەو کورسەی لێکەدا با تورکمانیش لەولا بوەستێ بزانم ئەو کورسە تامەکەی چییە ئێستاش ڕەنگە ڤیدیۆکەم ماڵ 5 دقە لەسەر کورسی پارێزگار ڕاهەستام چوومە خەستەخانەی جمهوری ئەوایە لەوێ وێنەی سەدام و ئەوە هەبەدارەوە وەڵام ژنم کاکە ئەوە بۆ ئەو ڕسمانە لێ ناگوتە نا زۆربیان تورکمان شتوا بوون کارمەندەکان وتم بابم لە پارێزگا دێم پارێزگا ژیراوە تیان ناشتیوانی وتم وەڵڵا کەستێدا هەم بەرەو تکری تەرا وەڵا چوونە سەر مێزێکی ئەوە وێنەکەی سەدام داگرت و شکاندم نەدەوە بشتێنم چکە شوشەکان ڕژا شیشەکان ڕژا سەر زەوی وەڵای تر کارمەندە کچەکانی یەک بەدەنجێ لە قیژەیاندا زۆر ترسان وتم وەڵڵا مەترسێن بەخواتی لەگەڕێنێ ئەو یادگارێنم لەگەڵ کەرکووکەیە پێش ئەوی بێمە سەر دیوانە شعرەکەم سەڵاوی دکتۆر حەتی ئەحمەد سەعیدتان پێڕاگەێنم بەڕاستی لە دوێنێ 3 جار پەیوەندی کردووە کە سڵاو لە تاک بە تاکتان کە هەم داوای لێبوردنیش کە بەهۆی تەندروستی وەکو کارێزی وتی نەیتوانی بێ لێرە ئامادە بێت داوای لێبوردنی کرد داوای لێبوردنەکەی لێ قبولکەن دیاریگەشی لێ قبولکەن کە بۆ عەرەب زمانەکان دیارێکی باشە دیارە وەکو مامۆستا بەرزنجی گوتی بەشێک لە شعرە سیاسیەکان لە نێو زیندان لەوانە گوتراوە من لە کۆمەرێک بوار خزمەتم کردووە ناچمەوە سەریان دیارە لە شوێنێکی زیندانیدا باس لەوە دەکەم کە زیندان بڕوخێن بکرێ بە گوڵ و ڕێحان ئێستا پەشێمانم نەخێر حەق نییە زیندان بڕوخێ حەقە زیندان وەکو ئەم نەسوورەکەی سلێمانی بۆ یادگاری بمێنێتەوە من ئەو کاتە ئەوە زۆر حکم لەوە بوو ئێستا لەوە پەشێمانم نابێ پێش ئەوەی بچمە ناو دیوانەکەشم سوپاسی کتێبخانەی کارێز و کاک تارق و کاک بۆڕان بەرزنجی و هەموو ئەوانە لەبیر بکەم هەروە سوپاسی کاک سامان کوردە بکەم لە وڵاتی بەریتانیا کە کتێبەکەی ئەرچی گرتە ئەستۆ سوپاسی دکتۆر هاوژین سڵێوە بکەم کە بەڕاستی ئەویش پێشەچەکەی بۆ نووسی و هەڵی سەنگان لەگەڵ قوتابخانەی شەهابیش کەم تەرخەم نەبوو لێرە بەپێی کار بێمە سەر هەندێک هۆندراوە هەندێک شێعر بۆ ئەوەی دوای ئەوانیتر خۆتان بخوێنەوە لە بەندیخانەکەەوە دەست پێ یەکەم ئەی بەندیخانە ئەی بەندیخانە گوێ ڕایەڵم بەو زۆر چاک بزانە ساڵەهای ساڵە لاوانی خوێنگەش بە هەزارە هەدەگوشیە باوەش دەیان شاریەوە لە خزم و لە کەس لێیان دەبڕی گشت هەوا و نەفەس بە ساڵ و دە ساڵ ئەوان وونەکەی کام شوێن تاریکە بۆ ئەوێنەبەی لە جێی گیانەکەم سندانیان هەیە لە شوێن نان و ئاو لێدانیان هەیە ئەزیەتیان دەدەی لە نیوەی شەودا دارکاری دەکرێن لە شیرن خەودا هیچت نابینن جگە لە چەند ناوێ لە دیوار نووسرا و ناوی چەند لاوێ گوێیان لە دەنگ نییە جگە لە هاوار ئەولاوەی کراوە بەدار هەتا ئەو ڕۆژەی بڕیار بە بڕیار دەدرێ کە بدرێن لە دار بەڵام ئەو نەخشەی لەدڵ کێشراوە هەتا ئەو ڕۆژەش وەکو خۆی ماوە کاتێ دەیان بەن بەرەو ڕووی مردن 50 هەڵە بڕن بەرەو ڕووی دوژمن
دەڵێن بزانە دوژمنی ناپاک تەنیا ئێمەنین غەمخۆر ئاو و خاک بەڵکو لە لاوان هەتاوەکو پیر لەگەڵ کتانی جوان و ڕەوشنبیر لەگەڵ ئێمەدا هەموو هاوبیرن هەموو هامەڕا و گشت هاو تەکبیرن گەر ڕۆژێ مابێ لە ژیانەوان گەر ڕۆژێ مابێ لە ژیانەوان دەسێنن تۆڵە و مافێشی ڕەوان تۆ دەڕوخێنن بەندی خانەی مات دەتکەن بەجێ ژوان لاوانی وڵات دەکرێی بە پارچە زەویەشی پان دەکرێی بە پارچە زەویەشی پان پاکدا دەچێندەی بە گوڵ و بە ڕەیحان گوڵێ لە ئاوی گوڵێ لە دێما دەکەن بە چەپک بۆ گۆڕی ئێمە لەسەر چێلمان دەنووسن شەهید بەڵام کام شەهید شەهیدی عەجید چێلمان بە گوڵ و بە شێعر دەنەخشێ خوداوەندیش بەهەشتی خۆیمان پێ دەبەخشێ هەر بەڕاستی زۆرێک لەو زیندانیانەی لەگەڵم بوون کە دەیانبردن بە درشمەوە دەڕۆیشتن ئەمە زیادەڕۆیم نەکردووە لەوەدا لێرە هیچکە شعری زیندانی ناخوێنمەوە چونکە بەڕاستی زۆر ناخۆشن بەڵام دێمە سەر هەندێک شعری تر یا بڵێم کورتە شعری تر کە بێزارکەر نەبن بەڵێن و باوەڕ بکە ئەگەر بڵێن باز ڕادەکا لە ترسی کوندە بەبۆ باوەڕ بکە ئەگەر بڵێن شێریش هەڵدێ لە ترس ڕێوی لە هەردوو کۆ بەڵام هەرگیز باوەڕ مەکە تۆم خۆش نەوێ باوەڕ مەکە چاوم لێ تۆ بستەخەوێ باوەڕ بکە ئەگەر بڵێن مانجی چواردە نەجوانە و نەگەشە باوەڕ بکە ئەگەر بڵێن بەفری کوێستانانیش ڕەشە بەڵام قەت تۆ باوەڕ مەکە تۆم خۆش نەوێ باوەڕ مەکە ساتێ بێ تۆ دڵبسترەوێ باوەڕ بکە ئەگەر بڵێن مار وەفادارە و نەئەگرێ گاز باوەڕ بکە ئەگەر بڵێن ڕووبارەکان شەپۆرە دەن سەرە و هەوراس بەڵام قەت باوەڕ مەکە تۆم خۆش نەوێ باوەڕ مەکە کەم نەبێ تۆ بسمەڕەوێ باوەڕ بکە ئەگەر گوتیان گوڵە بە ڕۆژە واز دێنێ لە ڕۆژپەرستی باوەڕ بکە ئەگەر گوتیان خەیامیش واز دێنێ لە مەی و مەستی بەڵام ئەبەد باوەڕ مەکە تۆم خۆش نەوێ باوەڕ مەکە ئەو جێی تۆی لێ نەبێ هەرگیز منیش بچماوێ دەمێ بەسەر زۆربەی ڕوونراوەکان باز دەم بۆ ئەوی ئەوانەی کە دەکەوتە دەستیان هەندێک شت بخوێندنەوە کە من لێرە ئاماژەم پێ نەدابێ ئەی ئەوانەی لە بازاڕی ئەم شارەدا پاشی زری ڕەشتان بڕی لە مابەینی گۆڕ و گۆڕی مەم و زیناب بوونە دەرک و زەردەستری شەرمتان نییە بە هیچ خراپێک بەسی خوڕی بە خراپەکاری بەسڕی لە ڕوودا براو هاوڕێن لە ژێرەوە پێوە دەدەن بەکڕی زۆر خەڵکی پاچی وڵات بەهۆی ئێوە فرمێشکی ناومێدی لە چاوان سڕی چەقۆی تیژی زمانتان هەزاران نەمامی گەنجی بڕی ئەمڕۆ ئێوە ئاشکرا بوون لە گەشتدایە پەردەی ناسینتان دڕی لە نێو هەموو پەرتوتێکدا لاپەڕەی ناوی باشتیان نەکڕی دەبێت لە دادگای گەل و میلەت دادگایی بکرێن بەخڕی ئەم شەعرە کاتێک ڕژێم ڕووخا فایری زۆر کەسێک دەرکەوت کە لە ڕوودا کورد پەروەر بوون بۆ دواتر دەرکەوت کەسی خوڕ بوون بۆ ئەوان نووسراوە یا بڵێن لە دژی ئەوان کۆنراوەتەوە ئەمن ئەم شەو دەرگای یادەکانم پێوەداوە ئەمن ئەم شەو زامەکانم گشتکولاوە ئەمن ئەم شەو هەگبەی هاتم پێچراوە ئەمن ئەم شەو یاری بەختم لێ تۆراوە ئەمن ئەم شەو خانەی ژینم پڕ قوڕاوە ئەمن ئەم شەو نوچی خامەکەم شکاوە ئەمن ئەم شەو گوڵی ئاواتم ژاکاوە ئەمن ئەم شەو دەست و قاسم لە نێوداوە ئەمن ئەم شەو فرمێشکی نامرادیم ڕژاوە ئەمن ئەم شەو زمانی وشەم لاڵ کراوە
ئەوەش پێشکەشە بە کەمەندامان. بەڕاستی کەمەندامان ئەو توێژەن ئێمە لە زۆر ڕۆوە قەرزاریانین بە حکومەت و بە میلەتەوە. لەدایک بووم خاوەن چاو و دەست و پێ بووم، لە هەر لووتکێک تیشتی ئازادیم بدی بە تەتەر ئاسا لەسەر ڕێ بووم. کەی وەک ئێستا چاو لە دەستی ئەموو ئەو بووم، یا بێکار و لەسەر جێ بووم. بەڵێ ڕۆژێ سەردارێ بووم، لە مەیدان و دۆست و یاری کۆمەڵی یارێ بووم. لە گۆڕەپانی گیانبازان پێشمەرگەی چای هەزار بە هەزارێ بووم. لە وەختی کار و فەرماندا هەر ساتەی وەستای کارێ بووم. بۆ گەیاندنی بانگی حەق منارەی بەرزی شارێ بووم. بۆ فریای بار بە کۆڵ و لێ قەوماوان وێنەی بروسکەی بەهارێ بووم. بەڵام لە پڕ مۆتەکەی مەرجی شاراوە، تەقەمەنی و بۆردومانی شەڕ لێم بوون بە قرتێنەری چەنگ بەگەڕ. باجان لە دەستەی بتە و ئەستاندم، ئەندامێکی خوددا پێویان لە دەستەدا لێستاندم. چۆن لێرانە لە وڵاتی کوردستانە لە جیاتی نەونەمام و خونچەی ساوە، مینی مەرگ بەخشی لێ چێندراوە. قومبەلەی بەسەرا ڕژاوە، وێرانکردنی جەستەی بۆ دانراوە. چەندان دەستی مەرگدەر لە جێ یەک هەنگاوە، بۆ نەمانی ژیانی کووردا بۆ فەوتانی دەست و چاوە. چێرگەی بەپیت پاوان و ڕەز، سەرچاوی ئاو بێستان و ڕەز. دەشتی کاچی بە کاچی قەد و بنار، تو لە ڕێی چای هەزار بە هەزار. بۆ هەر کوێ دەچی هەرمینە، شوێنەواری شەڕ و جەنگە لە ناوبەری ژیان و ژینە. لە ڕێی پساندنی قەفیدیلی زنجیرم، لە ڕێی کێڵانی ڕەزی باوک و باپیرم. لە کاتی پاراوی سەرچاوی کانی، لە هەنگاوی سڕینەوەی ئەنفال و پاشماوەکانی. لە ڕێی ئاوەدانکردنەوەی گوندە جوانەکەم، لە وەختی سەوزکردنی کوردستانەکەم. لە ڕێی ژیانی ڕز و باخەکەم، کەمەندام کەوتم ئەمن داخەکەم. لە دواوشەم دەڵێم ئەمن، هەروەکو وای فەرموو مام هێمن. بەڵام حەیف ئەمڕۆ لێرە من برسیم و خەڵکیش تێرە. دەریایەک لە گومان و ئۆقیانوسێک لە ڕاستی، ئەمە ناونیشانە گەورەکانی وڵاتەکەم. فەرمان ڕەوایەنی نیشتیمانم، لێ پسراوانی شارەکەم. گومان بکەن لە کورسەکەی دەسەڵاتان، کە دروستکراوی ئێسک و فروشتی بزرکراوانی ئەنفال بێ. گومان بکەن لە تازە گولینەی سەربێستان، ڕەنگی ڕووی پاشی کسە کوردێکی ئەنفالکراوی چاوکاڵ بێ. گومان بکەن لە دەنجی زەنجی ژێردەستان، گوارە و بازنی کیژە کوردێکی ڕفێنراو بێ، یاهی گۆبەرە و خڕخاڵ بێ. گومان بکەن لەو پیاڵەی دەیبەن بۆ سەر لێوانتان، لە جیاتی مەی و خواردنەوە بە فرمێشتی کەنیشک و دایکی وڵاتی شەهیدستانی من دارماڵ بێ. گومان بکەن ئەو پارەی لە جانتا و قاسەی بانکەکانتاندایە، وردەی ڕۆژانەی گۆڕونی منداڵ بێ. گومان بکەن لە پەیژەی بارەگای خانووی بەڵندتان پشتی کۆمی داپیرێکی خەمچەماندووی گۆڕ بەچاڵ بێ. گومان بکەن لە سوکانی گەڕێنی گران بەهاتان، داردەستی لە داستکەوتووی پیرەمێردێکی بێسەر و شوێن بێ، قەڵانگ بێ یاخود گۆپاڵ بێ. گومان بکەن لەو گۆرانی ڕۆژانە بۆتان پەخشەکرێ، سەدای دوودڵداری کوردستانی سوتا و کس و کوڕی لاوی تەمەنی گەنجی ساڵ بێ. گومان بکەن لەو کەوچک و مڵاکەی زێڕینەی سەر سفرەی ڕازارتان، دەست و پەنجەی ناسکی ساوایەکی ئەنفال بردوو لە جیاتی مراک و چەنگاڵ بێت. گومان بکەن لە چەکی دەستی پاسەوانەکانتان، بەر لە ئێوەش بە ئاگەی و لەکانیان سەدان ماڵی دێهاتیان پێ بە کۆی زوو خاڵ بێ. گومان بکەن لە زەنجی مۆبایلی دوامۆدیلی جیرفانتان، زیڕەی مناڵێکی بێشیری عەرعەر بێ و لە برسان نەنوێ و بێحاڵ بێ.
گومان بکەن لەو دەستەی لەسەر سینگ بۆتان دەوەستن و چەپڵەی نەحەقتان بۆ لێ دەدەن هەمان دەست بن گولەیان بە نێو چاوان پاکانەوە دەناو پەتیان دەخستە گەردەنی لاوانی وڵاتم تا پێش مردنیش تامی ژینیان لاتاڵ بێ گومان بکەن لەو پارەی شەوانە دەیکەنە شاباشی سەر تەختەی سەمای سۆزانیەکان پارەی فرۆشتنی کچانی پاکیزەی ئێزدی خان و شەنگاڵ بێ گومان بکەن گومان بکەن گومان بکەن پێم وایە زیاتر نەڕۆم و با شعرێکی دڵداریشتان بۆ بخوێنمەوە با بگەینە شعرێکی دڵداری با کاتەکە یەک دوو کورتە شعری دڵداریتان بۆ بخوێنمەوە من نامەوێت چاوەکانی ڕاستپۆتینم پێوە بێ من نامەوێت چاوەکانی ڕاستپۆتینم پێوە بێ تۆڕی چاوم داو و برژانگم تۆڕی ڕاو بن هەر ژنێ لەوەیەگەوە بێ پێی پێوە بێ چون چاوی من تەنیا چاوانێک دەبینی لە چاوی تۆ هاوشێوە بێ چ سوودێک هەیە لە بوونم کە وەک یەک بن هاتن و چوونم ئێستا چیمە کە من هەمە دنیا بەبێ من چیکەمە ئەدیسۆن نەبووم کارەبای داهێنا نەبوومە بیکاسۆ پاشای تەختی وێنە وەک عومەر نەبووم تۆی عەدالەت داچێنم نەش بووم بە عەلی شیری حەق بۆشێنم کەواتە چ سوودێک هەیە بۆ خەڵک لەبوونم کە وەک یەک بێ هاتن و چوونەوە خێرایی بڕۆم و دوا شعر بە شعری چەتر فرۆش بێت ئەگەر لەگەڵ بەفر و باراندا و باری بای حەزم بە تەڕبوونی جەستەم دەکرد هەرگیز چەتر فرۆشم نەدەناسی ئەگەر لەگەڵ بەفر و باران بباری بای حەزم بە تەڕبوونی جەستەم دەکرد هەرگیز چەتر فرۆشم نەدەناسی ئەگەر لەگەڵ تیشتی خۆریش ئاوێتە بای نەساباتم دروست دەکرد و نەنسەی سێبەرم هەڵدەواسی ئێستا دەستێکم کەوتۆتە هەتا و دەستێکم بۆتە دڵۆپەژمێر کەچی نەگەیشتم بەخۆی و نەبیستنی دەنگ و باسی سوپاس بۆ گوێگرتنتان دەستخۆش ئەوەی ئەم شارە ڕوو پەڕانە بڵێ بەڕاستی دەستێکی باڵای هەبووە هەم لە دڵداری ئەگەر دڵداری بەرامبەر بێ یان دڵداری لەگەڵ خاک کاک دیدەوان وا بووە لەو لە زیندانەوە بۆ کوردستان دواوە دڵداری کردووە شارەکانی کە خوێندەوە شەش شاعر بوون هەشتەم و حەوتەمی دڵداری بوو ئیتر چەتری شوایە بەڵام ئەو تەمەنای کردووە چەتر نەکڕێت بەڵکو ئەگەر دیارەکەی باران بێت ئەویش وەکو یعنی تەڕ بێ بە بارانی یار دوای دیدەوان لەگەڵ دکتۆر عەتیە ساڵحی حەوێزیە حەوێزیش عەشیرەتێکی گەورەی ساڵحین بەڵام نووسراوە بەڵام ئەم ساڵەیەش هەرگەڕێنەوە بەرەو حەوێزی چونکو و خۆم لیانم پرسیوە عایلەیەکی کەم دەرامەت نەبوونە ماڵ و مولکێکی زۆر ئەرزوو هینێکی کشتتوکاڵی زۆریان هەیە خۆی و دکتۆرە عەتیە دکتۆرە سەبریە کشکی کە متۆستە کە سەرەتایی تەواوەکەن و بۆ خوێندن لەو تەمەنە بچووکە چن بۆ بەغا لە ثانەویەی حەرێری وەرەگرترێن لەوێ ئیتر تا دکتۆرا ناوەستن و بەرەو لەندەن ئەڕۆن یەکێکن لەوانەی کەوا پێشەنگن لە خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی گەل خزمەت گوزاریان تا ئەمڕۆژ بەردەوامە ئیتر حەزەکەم کاک دێدەوان کتێبەکەی خۆی و کتێبەکان
دکتۆر عاتیەش دابەش بکات. من بەنورەی خۆم کتێبەکەی خۆم واژۆ کردووە، کتێبەکەی خۆم واژۆ کردووە بۆی کار نەگرین، بۆی ئاسانکاری بی بۆ خۆتان. کتێبەکەی دکتۆر عاتیەش ئێمە وەکیلین، الوەکیل و کەراسین. کاک تارق کارێزی بفەرمێت بۆ دابەشکردنی کتێبەکانی دکتۆر عاتیە. والله كوملك تبيني ما انا وياك لصد نقيش على كام بەڵێ قوربان، يعني من يالتيك بەڵێ قوربان، شو كنت تزال ترمي بەڵێ قوربان، باذن من بدن بەڵێ ئیزنی قوربان، ئیزنی دستان خوش تۆنی كاجي دوان باش كاكا والله دەست نفس كاكا زور بخير جدا حسبك حتى اخذ بس والله ما لا مش باس انا باس باس هاتوش باید خود سارا شد والله دست الناس دست الناس خواه دست الناس كاكو لو بيكو دا او هنا لو بيكو دا هنا يجي يسير باش السوني ما نصر والله لخدمت وعنده مرس ما مستعدی برای استکای هنگی بپارێزین اگر برێزان ما مستعدی برێز ما مستعدی دوان فرمی برێزان هەر کەس لە جێی خۆی دانیشێ بێ زەحمەت کایە هەر کەسێ لە جێی خۆی دانیشێ بە سپاسەوە مامۆستا من دانیشتم ئەوانش کەی خۆیان سپاس بۆ مامۆستا شێخ بورهان کە کۆڕەکەی بەڕێوە برد سپاس بۆ مامۆستا لێدەوان کە گەرمگوڕیەکی زۆری بە کارێز و بە کەرکوب بەخشی و کاتەش پیاوێکی چالاکە پیاوێکی جوانە پیاوێکی دڵسۆزە زۆر بەخێر بێنەوە دووبارە هەموو کتێبی خۆتان وەرگرت بەڕێزان کەس ماوە کتێب وەرنەگرێ لە کامە ئەلەمە فەرموو خاتێ بەڕێزان دیاریەکی کەش هاتووە مامۆستا سەلاحەدین ڕەشید چیمەنی کتێبێکی لەسەر گوندی چیمەن داناوە ئێستا ئەویش بەسەر ئێوەدا دابەش دەکرێت بە دیاری کتێبەکەی لای مامۆستا کتێبەکە لای جەنابتە ئەویشتان بەسەردا دابەشەکرێت بەس تکایە هێنری بپارێزن آخر گلەیی لە کۆرجێ بکەین وەنا گلەیی لە کۆرجێ بکەین تکایە هێنی بەڕێزان تکایە هێنی تکایە هەرکەس ئەو کتێبە حەزەکەی لە بەس بەبێ دەنجی تکایە بەبێ دەنجی بۆ خوای دەڵێن مازی فرۆشتن و مانگە دۆشینیان نەگوتووە کتێب دابەشکردن و بێدەنجی نەگوتراوە پارێ وەڵڵا جوولێ کەردەبی یانی
بەڕێزان ئێستا تەبعی هەموو لایەک کۆڕەکەتان بیست ناوڕۆکەکەتان بیست مامۆستا قسەی خۆی کرد شعری خوێندەوە ئێستا دەرگای پرسیار و وەڵام دەکەینەوە ئێمە چەپڕەوانە دەست پێ دەکەین لەم لایەوە دەست پێ دەکەین ئەو بەڕێزانە کەس پرسیاری هەیە ئەگەر زۆر مەمنونی ڕێی کۆیمان لەبەرە ئەگەر ئەوە نەبی وەڵڵای ئەو مهمە کۆیەوەتەوەتە تۆ ئەمە ڕۆژێ نایەتە کە بەڕێزان کەس پرسیاری نەبوو دەستە چەند مامۆستا تاها فەرموو بەلای خۆی گەورە میرە سەرتا بە خێراتنی برای بەڕێز خۆشەویست دەکەم لە شاری کۆیەوە بۆ کەرکووک بە حقیقەت کاگێدەوان کاریگەری زمان لە ناو دەقە شاران زۆر گرنگە من شارنی بەس خوێنەر جارجار وڕی ناکەم بەڵام وڕینە ناچێت ناو شیعر پێم وایە ئەوەی کاگێدەوانی بۆکو من وڕینەوە بەڵام وڕینەیەکی زۆر جوان بەڵام لە بیرمانە بێدەنجی بەڕێزان بیرمان نەچێت لە ڕووی زمان کاریگەری زمان لە ناو دەقی شیعرا بۆ خۆی ئەو زمانەوانی زۆر گرنگە لە ناو تێکستان ئەم ڕیتم دیارریەکە و هەم دەتوانێت وێنەکان ببینێت کاریگەرتر بەڵێ یعنی وێنە لە شیعرا زۆر گرنگە لێرانەیە من ئەوەی کە بینین لە ناو دەقەکانی جەنابتا وێنای شیعری زۆر جوانی ئەوە خۆشمان کاریگەری زمان لە بیرمان نەچێت کاریگەری موکوریان لەسەر لای ئێوە مامۆستایان هێمنی نەبوونی کاریگەری عەرەب مەسەڵەن کاریگەری عەرەبی دەڕێگە لە کەرکووک و لە هەولێر زۆر بێت لە هەولێر بە حوکمی مووس و کەرکووک و لە لێرەی ئێمە بە حوکمی خویلی واتە سنووری بەڵام کۆیە کاریگەری خەڵات زەوڕانیە و موکریان و ئەوانەی لەسەر توانیمتەوە زمانەی بپارێزین ئەوەش وای کرد بابەتەکان جوان بکە بەڵام بەدیدی من دەقە شیعرا بڵێن ئەوینەکان جوانتر و دڵگیرتر و پڕویانەتر بوون ئەمەنای سەرکەوتن بۆ خوازم من ئەوەی کە بینیم لێرانەیە وێنە لە شیعرا زۆر گرنگە وەکوتە من شاعر نیم تەواو هاوڕاتم ئەو شعرانەی لەبەر سەرواداری بە تایبەتی ئەوەی گەورەکانی وڵاتەکەم ئەوانە لەبەر سەرواداری زۆر شتم کردە قوربانی ئەوەی کە لە سەرزار سەروایەکەی هەرچەندە خۆتە نەزان لە هەفتایەکانم مۆدلی سەروات تا ڕادێک نەما قافیە نەماوە بەڵام بۆ لەبەرکردن بۆ خوێندنەوە بۆ مۆستا من زۆر بەرنامەی تەلەڤیزیۆنی بەشداریەکەم بەشێک تقریبا 11 گۆرانی بێژ شعرەکانی میان کردە گۆرانی نەک بە سروتندەک بە گۆرانی بنێک بەوانە ئەوانی سەروایان تێدانە بێگومان گۆرانی بێشکەمتر هەڵێژێ ئەوەی سەروای تێدایە ئێمە ناگەینە مەحوی و ناڵی ئەوانە وێنەی کەمتر تێدایە یعنی چۆن مەحوی دەڵێ دەم وەختێ لە ئەول وەختێ بخوازم تیا بمرم من زۆر شتم کردە قوربانی زۆر شتی کرد قسەکەی توش زۆر زۆر تاوە سپاس مامۆستا ڕەمەزان پرسیاری هەبوو دێمە خزمەتتان قوربان فەرموو مامۆستا گەورەی ئەو ئاهوناڵانەی کەوتی لە زیندانە ڕاست دەکەم لەسەر ماتووە من 4 زیندان بوومە لە 1993 شعرم نووسیوە زۆر لەوانە بەس یادگارەکانم ئەوەی 93 کە لە مخابرات عامەی بەغدا بووی هیچمان نەبوو نینۆکم زۆر درێژ بوو دیوارەکەم ئەڕنی بەس ئەو ڕۆژەم نووسی بوو کە جێراوم تیای سپاس دا قوربان جیانان لە شوێنێک دەڵێن هیچم نابین ئەزگەر لە چەند ناوێت لە دیوار نووسراو ناوی چەند ناوێت مەبەستم ئەو خەتانەیە ڕێک مەبەستم ئەو خەتانەیە بەڕاستی ئێمە کە جیرای ئەمەن کە چاویان کردینەوە خەت لە دیوار درابوو ئەو خەتانە چییە؟ گیان لێرە نازاندرێت چەند شەمێ و چەندە جیرایی بەڵام هەر ڕۆژێ خەتێک لێدێن ئەمەش گوتم جا ئەو خەتانە و چۆن لێدراوە چۆن ماون ئەوانە کەچی دواتر خەتەکەی من لێوان ڕەت بوو جا هەر بۆ زانیاریشتان بڕات تامی شەوەک لە دایری ئەمنیاولێ بۆ تەقا یەکمان ئینقلابە یەکیان وتیان وەڵا ڕەنگە پێشمەرگە گەیشت بیتە بەردەم دایری ئەمنیەک بوو هەر یەک قسەچ کرد ئای دەوری 12 تەقەکە نەما بەیانی نانەکەیان زۆر درەنگێنە کە بەیانی ئەبوو عەباس هات عەرەب بۆ عەرەبەچ خەراجی بوو
وا پێمان دەڵێ جێژنتان پیرۆز گوتمان بۆ ئەوە چییە وتی بۆ نازانم تەقانە ئەوڕۆ جێژن بوو نەمانزانی بوو جێژنی قوربانە ڕۆژەکانمان دیار نەبوو داوەینەوە تو سێ کەس بووین هەر یەکە لە ژوورێک سپاس سپاس مامۆستا دەست خۆش فەرموو مامۆستا فەرمی ناوی خۆی گەورە بەخێر بێ مامۆستا لە کۆی وەقار کەرکوو طبعا علاقەتی گێژی گەورەیە لە بین کۆی و کرە لە کۆن و باسم کرد پێشەوەی دەست پێ بکەیت مەردە بابەت لە کەرکوو بۆ زۆر بەکەشی هەر لێرە بەدیتەوە ئێستا دکتۆری زوانکاری لە هەولێر ڕۆژە سومەلایی وتی کەرکووشی وتم ماڵی وتی من ناناسی وتی نا دی سەری هەفتەکەم کە ئەم ناوە لە بینی وتم ناوەڵە دیمە کوڕ عومەر دەبابم وتم وەڵا من تەمەنیم بەڵام بیستوم لەبەرێ مێژوە خوێنمەوە ئەحمەد عومەرە بارها من لەسەر ئەوانی جەناب شوورەکان زۆر ئەوەی باڵێن زیندان زۆر کاریگەر بوو ئێمەش ئەگەر زیندانیش لەبوونێ کە سوکار بە لە زیندان و یان لەکرد و خەرچە زۆر لە زیندان بوو ئەوە نیا بینداریش ینی ئێمە برە دنیایش خێڵە بەڵام تێبینیم لەسەرەوەی مامۆستا هەیە من ساڵەی کاکشکریش ساڵەیە ساڵی زۆریش لە ڕێمی لێر هەبێت ساڵەی ئێمە لە مەهاباتەوە هاتووی بەشێکیش نی لە هەوێزی ساڵحیش تورکمان هەیە ئەشە ساڵحی سەرۆکی زەوی تورکمانی صالحیش هەیە زبانی گەورە لە عێراق هەبووە دەیشێنە کێ صالحی ڕۆژی گەورە بوو لە زمانی سەدامی گۆڕ بە گۆڕ فارس باوەش بەڕەحمەت ساڵەیە هێزی دەشتە و لێزیەگرێکیش ساوی شەخزاوی شێخکان گەڵۆزی و پردێ ساڵەی ئەسی ساڵەی منشەی ساڵەیە گەڕێتە بووە پردێ ئەپەڕێتەوە بۆ دوو پەکانە لە چێتە قەرەدەرە قەرەدەرەش یەکەم دێ تاریبی لێ کراوە لە 63 هەر وەک تێبینیاک نەگۆگە ملاحەزەیەک ئەمە ساڵەی لە لای لەیلانی شەیە ساڵەی ساڵی زایە ساڵەی زایە سوپاسی قوربان ئەو ساڵحی حەوێز ساڵحی و غەفووری لە کۆیە بەنعامی یەکترن ئەوانە لە قەڵای دمدمەوە ئەو قەڵای دمدم کە ڕووخاوە ئەوانە هاتینە وەرتێ دواتر لە وەرتێ هەندێکشان ماینەوە لەوێ دواتر هەندێکشان هاتینە گوندی نازەنین ئەوانی تر هاتینە تەکوۆیە غەفوور و ساڵح برابوون غەفووری و ساڵحی بەنعامن ئێستاش مۆزەخانەکەی ئێمە کە بەناوی لە بزێڕینە ئەوی دکتۆراتە لە بەڕێزی خانۆی لە بزێڕین ناومان ناوە لە بزێڕین هەرچی دەی بۆ ڕوونکەین وەرەکاکە لە بزێڕین چییە هەمووی دەی بڵێن کاکەەوە مەبەستمان خانۆی لە بزێڕینی قەڵای دەمدەما کە شەعباسی سەفەی ئیتر چیرۆکی خۆتان نەزانن قسەکە تەواو مامۆستا بورهان ڕوونکردنەوەی چیە دێمە خزمەتی مامۆستا گیان بەنسبەت ساڵەیەوە ئەم ساڵەی ئێستا تا ئاماژەیەکی پێکرد غەفوور و ساڵح برابوونە با پیری وابزانم دکتۆر عاتەیە بەناو ئەوەوە نامراوە ساڵی ناو خۆیان ناو ساڵیانە بنە ماڵەیەەکە من ڕۆنم کردەوە ڕۆنم کردەوە وتم چونکو ئێمە ئەگەر سیاسیەکیش لێ پرسین سیاسیەک ئێمە لە کۆڵا لە جێگەیەک هەدانشتم سیاسیەک و ئەدیبی و ئینسانێکی چووکیار و یەک سێرەکە و ڕێزی شێوانە من ویستم ئەوە ڕۆکەمەوە کە بنەماڵە بەناو بنەماڵەوە بە لیانی پرسیوە لە کێوە هاتووتە بێن حەویزین کە من کە ڕوونم کردەوە نەک بۆ شتێکی تر سوپاسانەکەم دەست خۆش کاکە شێخ زۆر سپاس دێمە خزمەتت خاتوو مامۆستا ئەحمەد فەرمووە تکایە گوێ ڕاگرین بە ڕێزان بەخێراتنیەکە وەکو مامۆستایەکی زمان وەدە کوردی دەستخۆشی لە زمانەکەیەکە یعنی توانێتی کوردی زمانە خۆی کە شاری کۆیەیە تێکەڵی بکات لەگەڵ زۆربەی شارەکانە زۆربەی لەگەڵ کوردی ستانداردەکەیە زۆربەی دیارێتەکان بەکاربێن لەناو شارەکانیەکە ئەمە دوێی دەستخۆشیە حاڵی دووەم لە بابەتی وێنەی شعرەکانی کە دەفرن کە شارەکانی خوێندەوە بە دنیای خەیاڵێکی دیکە بمانی کە بەڕاستی ئەمەش کە ئەزمونێکە بۆ خۆی کە بێگومان ئەم ئەزمونی بینی وە توانیوێتی بە شعر بۆ خوێنەرانی دەربکرێت دەستخۆشی لێکەم لەڕووی ڕێزمانیشەوە دەستخۆشی لێکەم یعنی توانیوێتی لەڕووی ڕێزمانیەوە ڕستەکانی یەک بخات یعنی هەڵی ڕێزمانی بڕواناکەم تێدا نەبوو دەستخۆشی لێکەم سپاسێکم و ئاداکردنی وتەی شعرەکانشی لە ئاستێکی بەرزدا بوو توانیتی بە شێوازێکی جوان خوێنەران هەم بێدەنگ بکات و هەم توانیشی
چێژێک بە تەلەگرام بگەین دەستخۆشی لێ وڵا سواسی مامۆستاکەم من لە زمانی کوردی باشم بەدان پێیانانی مامۆستا عەبدوڵای حەسەنزادە دیموکراتەکان لەو زۆربەی بۆنەکانیان هۆشدارم شتێکیان هەیە کە لاستان و دانیشتن بۆ قاسم و ئەوانە دەڵێن ڕێگەیان پڕ لە ڕێبوار بووە ڕۆژێکیان منش وتەمەوە لە قەڵای دیموکرات هێشتا ئەوە نەکرابوو وتم کاکە چوومە سەر وتم کاکە وتم حەدم نییە لە ڕاست مامۆستا عەبدوڵای حەسەنزادە ئەخر تاکە زانی گەورەی کوردما ئەو پیاوەیە وتم بەڵام ڕخنەشم هەیە مامۆستا عەبدوڵای حەسەنزادە وتی ڕخنەت چییە؟ وتم ئێوە دەڵێن ڕێیان پڕ لە ڕێبوار بیکەوە هەمومان بکوژرێن هەمومان بکوژرێن وتی چی باشە وتم بڵێن ڕێی خەباتیان پڕ لە ڕێبوار بێتی ئەوەی تۆ تاواتە لەوە بە دوا گۆڕیان عەلامی دموکرات و کۆمەڵە گۆڕیان ئەوە جا من لە کوردیەکەی خراپ نیم ناڵێم باشم بەڵام بەدان پێیانانی دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوول و چکار وەکو مامۆستا بەرزنجی وتی مساڵی 2001 یەکەم کتێبم چاپ کرد دەستەواژەکانی مرۆڤ 3300 دەستەواژە لەسەر جەستەی مرۆڤ لە پرچەوە تا نوخانی کرد یعنی 3300 دەستەواژەی مرۆڤ مرۆڤم وێنا کرد لەسەر ئەو دەربڕینانی کە کوردجا لە پەند و لە ئیدیۆم و لە قسەی نەستەق و لە شتی تریش جا ئەوە خالید جوتیاری ڕەحمەتی پێشەچەکەی بۆ نووسی ئەو کاتوی ئەمە دەکرێت بتە بناغەی زمانی ستاندار لە پێشەچەکەی وای نووسی سوپاس دەست خۆش مامۆستا خاتون فەرمووی لە شاریکۆیەوە هاتوومە بەڕاستی دڵم یعنی پڕ حەزیم بووە کە ئێوەی جوان نخبەی ئێوەی جوان دەبینم هەموو عێراق بۆ ئێمە وەکو یەکە بەڵام نخبەی کوردستان و بە تایبەتی کەرکووک کە دێی ئارامێک بەدڵم دەبەخشێت هەر من نیمە یعنی ڕەنگە جیلی ئێمە زۆر زیاتر حماسەتی هەبێ بۆ کەرکووک و کە ئەو کەسە جوانانە دەبینم هەستی کوردایەتی لە خۆتەوە ئارامێک بە دڵت دەبەخشێت ئەوە ئەم پیاوە بەڕێزەش کە ڕەنگە لە دایکبووی کۆیە نەبێ بەڵام جێپەنجەی لە کۆیە کردێتەوە بەڕاستی کەسێککە خزمەتی شاری کۆیە کردووە منیش وەکو ئافرەتێک کە کچی مەلای گەورەی کۆیە یەکەم کەس بۆ لە کۆیە چۆتە قوتابخانە ئەو کاتە زۆر قورس بووە ئافرەت بچێتە ئەوە ئەو جا خاتو زەینە بوو منیش خەڵکی شارێکم پێی دەرێن وراتی کۆیە ڕەنگ ئەو شتتان بیست لێ زۆر بەتان ئاوراتی کۆیە ئەوەیە کۆمەڵە شوێنێک بێکەوە دەبەسترێتەوە ڕێگای توجارەت بووە کۆیە لانکەی کوردایەتی بووە لانکەی ئەدیب و شاعیر بووە من شانازی بە کۆیە دەکەم کە حەماغا و مەلای گەورە و حاجی قادر و دڵدار و کۆمەڵە شاعیرەکەم ڕێگاویانم بیر نەبێ بەڵام جێپەنجەی ئەو کەسانش زۆر دیارە من دەڵێم هەر کەسێک کتێبێک نەخوێنێتەوە کتێبێک نایەن ئەو بیرۆکەی منە وڵات تۆشمەشی زۆرە هەر کەسێک کتێبێک نەخوێنە کتێبێک نایەنێت چونکە لە کتێب پێرش دەبین ئەو نخبەی ئێمەش بڕوە ئەو جیلەی ئێستا بەڕای من بە شەهادە نیە خوێندەواریە هەموو بە ئایپات و جیلی ئێستاە بەداخەوە ئەجا پێشخەر بوو بە ئەو شتەکەوا بکەن یعنی دەستخۆشیتان لێ دەکەم پێخۆش حاڵ بوو من وەکو چالاکوانێک نەشمی سابر خەڵکی کۆیەمە لە نەخۆشخانەی کۆیە هاتوومە دەستخۆشی لەو پیاوانە و لە ئێوەش دڵم زۆر پێتان خۆشە هەربژی شارەکانی کوردستان زیندانی سیاسی شەمامۆستا ئەرەوە زیندانی سیاسی شەوقات ئەرەوە زیندانی سیاسی شارەکانی کوردستان تەواوکەری یەکن هەر یەکە تایبە لەو دەستێکی دێنە خزمەت دێنە خزمەت جوابی ئەوە دەیتەوە کۆمنتەکەم یعنی ئەڵێم چی یعنی مەتەلەن ئێمە بەخێراتن کاندیدەوانەکەم دەستخۆشی لە هەولایەک و لە میێوانانی شەکەم یعنی نازم بڵێم وەکو غەدرێک لە کاردیدەوان کراوە سا زیاتر و یعنی عشقی کەرکووکە بووی و عشقی جەماوەری کەرکووکە بووی خۆی مەفروزە دیدەوان کەسێکی کەسایەتێکی گەورەی هەیە هەموو کەسێکی ناسێت و زۆر بەڕێز و زۆر شاعرێکی مەزنە لە ئیستادا مەفروزە مەسەلەن من وەکو ڕەخنەیەکی شێڵم ئەمە یعنی 4-5 ڕۆژ ئەعلانی بۆی بکرایە هەوا کاردیدەوان دێت ئەمە یەک دووەمیش ئەوایە یعنی خۆزگە لە شوێنێک فراوانتر هەبوو ئەم
کۆڕە شعرە بکرایە چونکە کەرکووت گەورەی و کەسایەتی زۆری هەیە ڕۆژنامەنووسی و ڕۆژناوەوانی هەیە و یعنی ئێمە زۆرمان هەیە لەو بوارەوە یعنی ئاڕایی یەکتریان وەربگرتە ئەویش دەوانیان وەربگرتە ئەویش دەوانیان وەربگرتە زیاتر ئەو خوشکە شانازی بە کەرکووک و بە جمهورەیە کردکەوە بۆ ئێوە و بۆ بینەری و بۆ جۆڕایەگەری کاگەدی دەوانە بوون. سپاس خاتم. من ئەوە ڕخنێ و ئەم سپاس. مامۆستا هیچ کۆمنتت هەیە؟ وەڵام من دەستخۆشی لە هەردوو خاتونەکە دەکەم بەڕاستی هەروەکو دەشمێت خانوەکەی کەرکووک تایبەتمەندی خۆی ئێستا ئەو جوامێرانە بەو سەر و سیما و کەمانەوە دەبین بەڕاستی ئەگەر چیم نش کەمانەیەکم هەیە ئەمێن شەرمەکەم کە ئەوان بۆ شعری نات بنێرە ئەنی شەرم لە خۆمەکەم پێم وایە ئەمن شایانی ئەوە نیماوە ناتبن هەنگاوەکانیان بە پیرۆز دەزانم کەرکووکیش کە ئەو هەموو چالاکەی تێدا ئەمە لە کوێ زۆر کەیفمان بە خۆمان تێ هەفتەی ئەگەر کۆڕە دوو کۆڕ دەکرێت کە لێرە ئێستا تێگەیشتم لە کەرکووک هەفتانە چەند کۆڕێک دەکرێت ئوستاز بوونی کردەوە کە هەفتانە چەند کۆڕێک دەکرێت کە بەڕاستی لێرە تێگەیشتم کە هێشتا خوێنەر زۆر زۆرە عشقە کتێب زۆر زۆرە عشقە شعر زۆر زۆرە کە بەڕاستی ئەو جارشتر کەرکووشی لە من گەورەتر کردەوە بەقەدەر قەڵایەک هەربژی هەچینە خزمەت مامۆستا بێخاڵ فەرموو. بەخێراتن دەکەم کار گیردەوان هەر لە کۆیەوە هەتا ئێرە بەخێربی سەرچاو خۆشحاڵ بووم جەنابێت لەو جۆرە شاعیرانی کە هەموو کورد ئەبێ فەخر و شانازی بە جەناب تۆ بکات ئەوەکو باسێکی تەمەنت 17 ساڵ بۆ لە زیندانە بوو کە تۆ شعرت نووسیوە یعنی بەڕاستی هەر کە دەستت هەڵبڕی ئاوانی من زۆر گریان براکانی خۆم بیتۆتەوە کە هەردووچان کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بوون لە زیندان بوون بچووکەکەیان ڕۆحی شاد بێ حکومت خۆی هەرکوشتی آخر شعری کە ناردەوە لە سجن ئێستا کەمال محەممەد کردوێتی بە گۆرانی ئازیزم شەوگوڵی ڕانە ئەیتر هیوادارم ئەم شعرانی جەناویشە چونکە ئێستا هەندێکی گوێم لێ بوو بەڕاستی وشەی زۆر جوان و هەست جوڵێنی دیار کە بکرێتە ئاواز و بکرێتە گۆرانی بۆی جیلا و جیل ئەم هۆنراوانە نەخەوتێ من دووبارە دەستخۆشی لێکم دەستخۆش مامۆستا بێخاڵ. ڕاستی ئەوانەی لە بریندارن زیاتر ناخیەوان بریندارەکە بریندارتەتان نەکەم بەڕاستی دوو کوڕی قەشقەی ئازاد و دلێر مەلاشینە کە لەگەم بوون ئەدامکان بە یەک سندوق تەرمەکەیان نادەوە لە بۆی بچۆلانە تەمەنیان تەمەەن شانگچکە بوو هەیکەلی شانگچکە بوو بڕاتانە بۆ دایکەکەیان کە باوچیان نەبا کوڕی مەلاشینەی ینی بە یەک سندوق تەرمەکانیان ناردن ئێستاش لە گوندی قەشقەی سەرزێ من جارجار دەستمە سەرگۆڕەکان ڤیدۆشتوارەکەن ئەوەی ماران گەستی لە گولی سەرتسێ ئێمە مارانگەستی دەستی سەدامی من خۆم برام شەهیدا هەر لە خۆم شەیدیاسی برام کە شاعیر بوو وێنە چێش بوو قورئان خوێن بوو دەمخۆش بوو ئەو شەید کرا حکومەتی بە ساڵی 86 ئەمە ئەوانەی کە بریندارین لە ڕۆژگاری بەعەس وشەکان دەمانگرن جوولەکان ناخمان داژێنن هەرچەندە بریندارکردن باش نییە کە دەڵێن کورد میلەتێکی خەمۆچیە و نۆڕی خۆشیە. بە یەک دێڵ ڕاستە ئازارمان زۆر بینیوە بەڵام میلەتێکین هەموو ساڵێ وەکو نەورۆز نوێ دەبینەوە خۆمان نوێ دەکەینەوە بینینەکان قەتماغە دەگرن و دەست پێ دەکەینەوە. فەرموو مامۆستا شکر. زۆر سوپاس خێر بێ یاخوا سەلام لە کوێ و لە هەموو کوێیەکان ڕاستی سەفەر زمانتان کرد ئێمە کە لێرانە کە یاوانە دێن بۆ ئێرانە ئێمە ئەنی باڵای پێکەین بەڕاستی هاتی شۆن بۆ کە دێن سوپاسی ئەو خارماکەم کە ئەو ڕوحەیە بۆ کەرکووچیەکان کە شارەکان زۆر جوان بوو یەکێ لە قسەکەم ئەوەیە بۆ کەرکووکی شارێکە دووتووە بەڵێ تێدا ئەوە لە شارەکە چییە لە ڕاپەڕیندا لە یانەی مامۆستایان لە هەولێر ئاهەنگێکیان کرد لە کاتی ڕاپەڕین کەرکووک تازە ئازاد دەبوو ساوی کوردستانی گۆران بێژ هەزار ڕەحمەتی لێبی لە بەرنامەکەدا نەبوو کە هاتەوێ گوتمان وەرە مامۆستا وتی وەڵام مژدەیەکم پێیە دەڵێن معسکەر خالیدش ژیراوە وەڵام لێ شعرێکم گوت ئاگر هەڵکەن جلی تازە جوان لە بەرکەن ئەجا لەوێ باسی کەرکووک و جەبەل حەمرین و ئەوانە شارەکان زۆر باسی خۆش بێ کوێ و عائلەی قادر حەج کار کوێ و جەلی زادە و مالەقە مەلای گەورەی کۆی بە هەمویان کە شارێکی دێبینە جەنابەت چونکی کارەساتە زۆر دیوە
لە شعر خوێندنەوەکە تا وچاوتە ینی تۆزە تۆ دوتیژی هەیە ناخۆشی زۆری و خۆی بەسەراتۆ و شەیدت هەیە و هندی وابزانمەوە بەدیم نازان با من لە جاتی مامۆستا جواب دەمەوە پیاو بە بریندار بێ هاوارەکە ناڵەی دی خۆ بریندارە دڵیشی بریندارە ڕێزت خۆیان مامەستا بڕوا بەم وکە لەسەر ئەو خاکێک کەسێک نێ قسەم لەگەڵی دەبێت لەسەر ئەو خاکێک جا ڕۆژێک لە بنکە ئەدەبی گەلایەش من دەستی کارگێڕی بووم لە قوتوێ باسی ئەوەم کرد وڵا دیتم کوڕێک ئەوهای دەکرد وستەکەی وەڵام بەش لە گوندەکەی خۆم قسەم لەگە حەوت کەسی نییە گوتم دەوە لایم لەسەر ئەو خاکەی کەسێک نییە سەلام لەگەڵی لێمیشتا گوتم ئەوانی بەگرتن شیاندام ئەوانی یاسینشیان بە شەیدکردندا ئەگەر لە تازێک شتێک خۆشم ناوێت بەڵام لە تازێک شتێک بم ئەوها دەکەم زۆر جوانە مامۆستاجیان ببوورە خۆش بێ ئەوەی هەرشتە خۆشت بێ ئەلێرە کەس ماوە بە ڕێزان فەرمە ئوستاز هەفتا ساڵ پێش کوێسەنجەر سەربەرزی هەوە سێ ساڵ متەسەلسلن بە نەجاحەتی 5 ثانەوی هاوردی یەکەم لە عێراق کوێسەنجەر هەموو کورد بوو بەس دیراسە عەرەبیە بوو ئەمما یەکەم دەرچوو لەسەر عێراق 3 ساڵ 54 55 56 ئەم سەربەرزی یادگاریە ئەوە مەتەستم مامۆستا تۆری قەتار مامۆستایەکی دێرین و کەسایەتیەکی دیاری شاری کەرکووکە بەڕێزان پرسیارتە نەبوو فەرموو قوربان فەرموو پێشەکی دەستخۆشی بۆ کتێبخانەکاری بۆ ستافەکەی بۆ شاعری خۆشەویستمان بەرزنجی بە خێراتی کاک دێدەوان ناوێکە دای من ئاشنایە ناوە نییە مامەیەکە دیار نازانم بڵێم ڕەخنە بگرم یان بڵێم بۆ برینمان کولانەوە وەڵا ڕەخنەی بگرە بە کەرەمچەکەی دەچێت هەرچی دەستەمان هەبوو هەشتا و دوم پێشاتەوە 12 هەشتا و ڕۆژی چوارشەمە ڕوخان برد لە دەستت بوو ڕوخان برد شۆ تعدیبە خۆزگا جات کەم کە بچێنێت بینی لەو لە دەست نە لە خۆشی و نە لە ناخۆشی بە خێراتێکی تایبەتی بۆ ئەو خۆشکە زیندانیەکەەوە هاتووە لێرەوە منۆ بە خێراتێکەکەم دەست خۆشتانی وەڵا خۆی و داویش هەمیان زیندانی قوربان ئاخر ئەو زیندانیەی ئێوە بوو ئەو خەباتەی ئێوە بوو ئەمڕۆ بە ئازانی لێرە دانیشتون خەباتان نەکەزارۆژ نابێت بەڵام خوا با نەکولێتەوە جوانە لاپەڕی ببین هەڵدەینەوە ڕوو لە ئایندە ڕێز لە ڕێکی مامۆستای برین کولانەوە خۆش نییە ڕاستە بەڕێزان کەس پرسیاری نەماوە وێنە دەگرین ئەم ریزە دانیشێ ڕیزی دووەم دانیشتن ریزی سێم دوو ریزە وەستەیە ریزێک بە پاوە ریزێک لە با کورسیەکان مامۆستا کتێبی چی؟ دانیشن مامۆستا دانیشن کتێب کتێبێکیکە بە دیاری هەر کەس لە شوێنی خۆی دانیشێ کتێبەکە دێتە خزمەتی مامۆستایانی بەڕێز بیدە مامۆستا ڕەمەزان بیدە مامۆستا گەشتیاری مامۆستا ڕەمەزان جایە ئیسا ئازادی مامۆستا جەناب وەرەستی بە لە دوانەکەەوە گەنی کاکە خاتووی ئیڤایەکێکە لە سمبوڵە گەورەکانی کوردایەتی و خەبات و ئەنفال دیارەیەکی بۆ مامۆستا هەیە بۆ کارێزە خاتووی با دیارەکەی بۆ کارێزە بەڕێزان دەستی چاوت کردی
یەکێ لە سەروەریەکانمان ئەو خاتونە لەناو ئیبادا لەدایک بووە لەناو ئیبای ئەنفالە شارێکم کە نای ئیبامەیە کچێتیش گەرمانش لەناو ئیبادای نای خیارەکە و نای نعلەکە و شعرەکە دیوانەکانە بەڕێزان ئەوە سیارەی ئیبایە ئەو خاتونە شکۆمەندە لەناو ئەو ئیبایە لە کاتی ئەنفالە لەدایک بووە ئەمە یادگارێکی زۆر گەورەیە ئەمە بە شانازیەوە لە کارێ ساڵی دەبێت باخان مامەسەل زۆر سپاس بۆ خاتونی با زۆر سپاس هەربژی دەی بەڕێزان دانیشن اینجا مامۆستای ئەوە بچنە ڕیزی دووە فەرموو بەڵێ فەرموو نە فەرموو بچنە دوو ڕیز بە دانیشتنەوە ڕیزێ بە پاوە ڕیزێ لە بان کورسیەکان بەڕێزان لا لستونەکە بەولاوە دەرناچێت